حال حاضر از چین و بیجم کو نوکال پارلمان عراقی چه چید بیتن دنگدان و هل بجارتنا جیگیری دویام سروک پارلمان عراقی بردوامه کو پشکا کردای دو کاندیدانه ممکنه دنگدان بکویتا گرادوه ممکنه کاندیدک نشتن پنج زایت یک بدست بخیتن آنکو زورینه یارها لو ما چاوره دنگدان بکویتا گرادویم و دگرادویم دا کیش کاندید زورینه دنگان بدست اخیتن دبیتا جیگیری دویام سروک پارلمان رکابری دبینا ریبوار کریم کو کاندید اپوزیسیونیه هر وها دکتور شاخوان عبدالله کو کاندید پارتی دموکراتا کردستانیه پارتی دموکراتا کردستانیه دبیجیتن اوه کاندید پارتی بتنه نینه کاندید همو کردایه و دخوازه یک رئیزیه و یک دنگیه جفرکسونین کردستانیت کرد افجا اصل سروی مجاره و داها توی و سیاستانو که الان جداین عراقی هم کردستانی لسردچن دكما برسيار وجد دكتورة ميادا نجار عندما بريا برلمان عراقي دبرسم دكتورة ميادا ميفانا من الاستوديو وقالك خيرات يا كردستان 24 دكتورة ميادا هواديد هم الآن شيعة بشار كانديدات شونا برلماني بو هالبجارتنا جيجريا كم هم جي سنة بشارات شو دوما هي يكي خوفك شا مهم برتوازي دبا الناف مالا شيعة وسنيان دو عم بينين هم كردجي يك دانكنينن بفي برتوازي دناف مالا شيعة سنة كردان تشافري تشت هتاكرن تش بروسايك سياسية ديمقراطي العراقي سلاو ريز بو بارستانو بو بينر خوشويستكان طبعا دتوانين بلين او ديمقراطيته واتا بين سر مالي كرد امي مالي كرد بو همو حزب كردستانيه كان كانديد يكمان هي اويش دكتور شاخوان عبد الله بلام اوي لاینی ڕێبوار کەریم ئۆپۆزیسیۆنە و خۆی کاندید کردیا کە ژمارەی کورسیەکانیان زۆر کەمە بەڵام ئەگەر بینە سەر ژمارەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان نەک تەنها لەسەر حزبە کوردستانیەکان بەڵکو ژمارەی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان و ژمارەی کورسیەکان بەبێ هاوپەیمانی و بەبێ پەیمانی و بەبێ ئیتیلاف ئێمە توانیتمان لە 1 ملیۆن زیاتر دەنگ دەستبێنین واتە لەسەر هەموو ئاستی عێراق زۆرینەی کورسیەکانی پەرلەمان لەلای پارتی دموکراتی کوردستانە ئێمەین کە توانیتمان ئەو ژمارە زۆرە بەدەست بێنین و متمانەی خەڵک بەدەست بێنین بۆیە ئەو کاندیدەی ئێمە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا کاندیدی هەموو کوردستانیانە بۆیە داوا دەکەین هەموو لایەنە کوردستانیەکان دەنجی پێ بدەن و ئەگەر بینە سەر دیموکراسیەت و باسی دیموکراسیەت بکەین واتە ماڵی سونە و ماڵی شیعە ئەوان ئەنجومەنێکیان دروست کردبوو پاشی هەڵبژاردنەکان و ئەو ئەنجومەنە نیتاجی ئەو ئەنجومەنە ئەوە بوو کە بە سێچار هەر لایەنێک بە سێچار بربژێر داخلی هۆڵی پەرلەمان بوون بۆیە ئێمە نیزامێکی دیموکراسین و دەمانەوێت ڕێز لەو دیموکراسیەتە بگیرێت و ئەگەر بینە سەر دەنگەکانیش پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی دەنجی هینایە بە پێی مادەی 76 دەستوری عێراق ئێمەی کە پارتی دیموکراتی کوردستان گەورەترین کوتلەین لەسەر ئاستی عێراق بەبێ ئێئتیلاف بەبێ هاوپەیمانی ئێمە دەتوانین بربژێری سەرۆک وەزیران دەستنیشان بکەین و تەرحی بکەین بەڵام وەکو عورفێکی سیاسیە کە پۆستی سەرۆک وەزیران ئیبرا شیعەکانەوە پۆستی سەرۆکی پەرلەمان ئیبرا سونەکانەوە پۆستی سەرۆک کۆمار هی کوردانە باشە هەندێک لایەنێن سیاسی بەتایبەتی دەبێژن زیاتر 1 ملیۆن دەنگ پارتیە دەموکراتە کوردستانە ئینان غڕورێکی پارتی گرت ئایا بڕاستیش غڕورێ پارتی گرتیە حتا کو مماتڵە نەبیت یانژی ممکنە دەستبەردان نەبیتن ji هەندێک حەقا کو بگەهنە ڕێککەفتنێ دە مەسلحەتا گەلدا طبعا پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنەکان و هەموو جیهان شاهێدیمان بۆ دەدا نەک ناوەی خۆمان پارتی قەت غڕور نابێ ئێمە ڕێبەر جەنابی سەرۆک بارزانیمان هەیە مەرجەعی هەموو کوردانە ئێمە چۆن غڕور دەمانگرێ ئێمە ئەگەر 2 ملیۆن دەنجیش بینین غڕور نامانگری بە پێچەوانەوە بەڵکو متمانەی خەڵکمان بەدەستهینایە و ئەرکمان قورستر دەبێ لە داهاتوو هەم لە بەغدا و هەم لە هەرێمی کوردستان بۆیە وەک ئاماژەم پێکرد کە ئێمە گەورەترین کوتلەین دەتوانین سەرۆکی وەزیرانیش دەستنیشان بکەین بە پێی دەستوری عێراق مادەی 76 بەڵام بەداخەوە ئەو دەستورە کە ئەو مادەی کاری پێ نەکرایە لەبەرەوەی محکەمەی ئیتیحادی ساڵی 2010 بڕیارێکی دەرهێنا
كتلة الأكبر أويا كلنا برلمان دزنيشان بكريت نك بيش هالبجاردن بلام أوكو بدعيك كتلة جورة أو كتلة كزوريني دم وزوريني كرسي برلماني بتنيا بدز ببيها وبيماني بالله باشا دكتورة ميادة مثلا استا جوتمان بارتي لەگەڵ ئەە کان تا ئێستاش یەک نین مەسەەن کودەنگیەک نییە یەک ڕێزیەک نییە ئێستا لە ئەمڕۆ ئەگەر حسابی بکەن تا 30 ڕۆژ پارتیوەکێتی لە دەستیاندایە بۆەوەی پۆستی سەر و کوماریەک لا بکەنە کاندیدێک دیار بکەن ئایا جەنابتان پێتان وایە بەپێ ئەم کاتە دەستوریە پارتیوەکێتی بتوانن کاندیدێک دەستنیشان بکەن بەپێ ئەو میکانیزمانەی ئەوڕۆ جەنابی سەرۆک باسی لێوە کرد طبعا لبيانامەکەی جەنابی سەرۆک بارزانی زۆر واضح بوو کە ئەو پۆستە ئی کوردانە احتیکاری نییە بۆ لایەنێک کە یەکێتی بێت یاخود پارتی دیموکراتی کوردستانی بێت هەر حزبێکی کوردستانی ئەو پۆستە پۆستی کوردانە بۆیە ئەگەر بینە سەر ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان پۆست گرنگ نییە لە لای پارتی دیموکراتی کوردستان ئەوەندەی کار و چاڵاکیەکان مهمە خزمەتکردن مهمە گرنگە لە خولی سەیەمی پەرلەمانی عێراق پارتی دیموکراتی کوردستان مافی خۆی بوو جێگیری دووەمی سەرۆک پەرلەمانی عێراق کە تەنازولمان کرد بۆ گۆڕان بۆ یەکڕێزی ماڵی کورد بۆیە لە بەیاننامەکەی جەنابی سەرۆک زۆر واضح بوو بەڕوون و بە ئاشکرا باس جەنابیان جەختی لەسەر ئەوە کردەوە کە ئەوە پۆستی کوردانە یا ئیمما لە پەرلەمانی کوردستان دەستنیشانی کەسێک بکرێت یا ئیمما لە پەرلەمانی عێراق کوتلە کوردستانیەکان حەسڕن لە کەسێک دەستنیشان بکەن بۆ پۆستی سەرۆک کۆمار و شەرتیش نییە جەنابیان ئاماژەی پێکردبوو کە ئەو کەسە پارتی دیموکراتی کوردستان بێت مهم و گرنگ ئەوەیە هەموو لایەنە کوردستانیەکان و ماڵی کوردستانیەکان یەک دەنگ بن لەسەر ناوێک بۆ پۆستی سەرۆک کۆمار اینجا دکتورە مەیادە جەنابیشت پێشتر پەرلەمانتەری عێراق بووی بەڵام ئەوڕۆکە کە دیتمان جێگیریەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق کەسێکە لە کاندیدی خاز عالیە بە کورتی مختصری باشە ئەمانە لای ئەمریکا پەسەند نین پێشتریش ئەمریکا چەندین جار وتووە ئێمە بە هیچ شێوەیە قبول ناکەین کەسێک لەم گرۆپە چەکدارانە بێتە دەست هەڵات یانجی کورسی وەربگرێ یانیش بچێتە دەستەی سەرۆکاتی بەڵام ئەمانە هەمووی دەبێ لە پێشچاوی ئەمریکاش دەبێ بەڕاستی دەکرێت بڵین پێشهاتەکان لاواز دەبن پێشهاتەکان بە دڵی عێراقیەکانیشیان ئەم لایەنانە نابن طبعا زووە جارێ باس لەوەی بکەین و شی بکەینەوە لەبەرەوەی کردارەکان دەستنیشانی قۆناغی داهاتوو دەکەن ئایا ئەو گروپە چەکدارانە خیتابەکانیان هەر مقاومەیە یاخود خیتابەکانیان گۆڕایە لە بۆ سیاسی لەبەرەوەی ئەوەی کە دەیانویست بەدەستی بینن بە خیتابی مقاومە بەدەستیانی نایە ئێستا بەرەبەرە خیتابەکان دەبن بە سیاسی اینجا باجێ لە خیتابی عەدنان بگرین ئێستا بە خۆی قسە دەکا عەدنان فەیحان باجێ لێ بگرین بزانین خۆی چی دەڵێ باجێ لێ بگرین ئەوجا دەگەڕینەوە پێزانین بۆ هەموو لایەنە سیاسیەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کە پابەندی کاتە دەستوریەکان بوون و هەروەها دانیشتنی یەکەم بەڕێوە چوو بە زۆر بە باش و بەڕێک و پێکی و سەرکەوتنێکی باش بەڕێوە چوو سەرۆک و هەردوو جێگرەکەی کە هەڵبژێردران دەستکەوتێک بوو بۆ ئەنجومەنی نوێنەران و ئەندامانی و ڕێزگرتن بوو لە کاتە دەستوریەکان سوپاس و پێزارین بۆ چوارچێوەی هەماهەنگی کە تا ئێستا لە کارەکانی بەردەوامە لە پێنا و پاراستنی پرۆسەی سیاسی و سەقامگیری پرۆسەکە و بەدیهێنانی سەرکەوتن بە پشتیوانی خوددا لە خولی ڕابردوو سەرکەوتن هەبوو بۆ چوارچێوەی هەماهەنگی و ئەو سەرکەوتنش تا ئێستا بەردەوامە بۆ هێزەکانی و چوارچێوەی هەماهەنگی کە هەوڵێکی زۆر دەدەن لە پێناو سەقامگیری و بەردەوامی پرۆسەی سیاسی و هەروە بە شێوەیەکی بە شێوەیەک بەڕێوە بچێ ڕۆحی نیشتیمانی لی بەدەرکەوێ و بینیشمان لی بەدەرکەوت و بەس ڕاگیرە هیوا خوازین و پشتیوان بە خوددا خواستی عێراقیەکان بەدی بێت و کارەکان بەردەوام و سوپاس و پێزانین بۆ جەماوەری صادقون و سەرکردەی صادقون بەڕێز شێخ قەیس خەزعەلی کە هەوڵێکی زۆریدا بله ئەڤە هەوادیت لیستە صادقونە و باڵێ سیاسی تەفگەرە عەسایب ئەهل الحەقە
هین دزانن کو 28 کرسی اینانه و هف پیمانیان جوی تفگره دناف پارلمان عراقی هم جی کاندیدوان بویا جگریه که سروکی پارلمان بناو عدنان فیحان بخو آخفتو سپاسیا الان کرکو دنگ بیویدانه کو زدتری صدو هفته دنگان بدز و اینانه وکا جگریه که سروکی پارلمان هاتی هالبجارت نبسیار اویه يعني قيس خزعلي بخو اف تفجره هني بناوي تفجره صادقون جلاي امريكا وبسند نينن هم عصايب اهل الحق دناف ليستا تروريه امريكا يدان او بيشتر امريكا چندین جارا گوتیه نابیتن اف گروپین هنه دا صلاته وار بگیرن نابیت اف گروپین هنه بکفنا ناوا پارلمان کرسی هبنو اوجا زدتش کرسیه کت ناوا دسته سروکاتی پارلمان امریکا آیا دوی قبول کرد دکتوره میادم اف سیارش تذکر يعني براستي سيرة يعني ام هموش تلا بيشاوي امريكا رودا دا امروكا يعني ليستك يعني عصايب اهل الحق لليستي تروري امريكا دايا كسيكيش دي لم عصايب اهل الحق دبيتا جيجري يكمي سروكي برلماني عراق مازنترين دزقاي شرعية صدانان لعراق براستي امريكا اما قبول دكا طبعا امريكا اگر زورتر زختي لسر او بكر دبايا هل لريجي مفوضي هالبجاردن كتن لاين يكتن كسك دور خرا ولا هالبجاردن اوانش دور دخرانا وبلام او بروسيه كي ديمقراسيه خلقش ازاده دنك بتشي دات بويا لكرداركاني عصائب اهل الحق ومنظمه كاني بدر يا منظمه كاني تلك ناويان لبلاغ لزدا للاي امريكا لداها تودا لكرداركان وهالويستكانيان ديار دبيت اوانا هرتا استا ناویان مقاومه و کار بۆ مقاومه دەکەن یاخود خطابەکانیان گۆڕدرایە کار لەسەر ئەوە دەکەن کە چەک دابنێن و لە میحوەری ئێران دوور بکەونەوە بۆیە کاتی ئەوانە ئەگەر بەردەوام بێت ئەو کاتی ئەمریکاش بڕیاری خۆی دەبێت کەواتە ئەمریکا شانسێکی تری بە گروپە چەکدارەکانی عێراق داوە بەڵێ لە نێوانیان عەسایب ئەهل الحەق بەڵێ كبين ناو سياسة هوستي جيجري سروكية كمي برلمان هبه 28 كرسيان هبه ناو برلمان العراق أما أنا أو جروبا شك دارن كبلاك ليستي أمريكا دا موجودن أمريكا أنا بتيرور دا زانه وحتى أمرو شي لقلبي أمريكا هرشان لداكا لوانا لآن وصاتك أنا بكاتا أرمانش وللاي كتير شو إيمان خان أو ما لبيرنتي أمريكا ناتواني بالدايركت مباشر تداخل لكاروباري عراق بكات وخاصة كاروباري سياسي بويا كإما ديمقراسيين بو أمريكا أو خلي برلماني أو 4 سالة زور كمل لاي دولي وكو أمريكا ودولي عظمى ده صال 20 صال لتمني للاي أوانا ولا تمني حكومة كان يعني بشتيشي زور بتوك دي خوينوا بويا برنامج أمريكا دبي برنامج هبت بو جروبة تقدار كان وأوش ما لبي نتي جروبة تقدار كان كخويان بمقاومة دزاني كاتي هيرش كراية سر غزة يقول لشيان نتواني يقول لش بابيجن وهذا يعني اواني والله چندين جار هيرشيان كرد سر مصلحه كاني امريكا لعراق وسوريا با هيرش بكن هيرشيان كرد سر نقاطي سر خالي لا واس هيرشيان كرد سر كان سر هرمي كردستان امني جو خدمتي جناب دكم هيرش دكن سر هرمي كردستان هيرش دكن سر باليوس خاني امريكا لا هولير بلام نه تواني براستو خو هيرش بكنا سر إسرائيل وهاوكاري إيران بكنوا لروي تكوا ولروي يعني شي بلاي دكتورة يعني أم جروبانا هرشيك بكن بلام لنا أخوي هرمي كردستان بي لسر برجوان يكاني هرمي كردستان بي لسر كيلجاي نفط بي لسر كورمور بي ككارب لخلقي هجار وفقير ومنالي أمولات دبرن لا أمريكا آسايا أمانة شؤوني داخلي هرمي كردستان وعراق إما أو ملفانا دبيت راست أمريكا زور جار زخد دكاتو وزخد للاينا شيعة كان دكا للاينا سنة كان دكا بلام ناتواني براستو خو برياري قور بقريد بلد دبي ايوه او برياري زيب كان بويا استا بس بياني وتوا اكيد بياني وتوا لري او داناني ساكو بو سر عراق بو سياستي امريكا لا بيرو كرديني سياستي امريكا لعراق أو تصلمينت كأمريكا تم بايق بعراق وبا هريمي كردستان دادات بلام لقال أوجدا ناتواني دراسته وخو بيت مثلا بين سربابتي موتا دوسي موازنة إما استا سيمانك بو نوتي هريمي كردستان نضروي زياتر ل$60 مليار تنها عراق زراري كرت بلام أمريكا لوي نبو
ڕاستەوخۆ بێتە سەرخەت بڵێت دەبێ بەیانی نەوتی هەرێمی کوردستان بەبێ یاسا ڕاجیرایە دەبی دەست پێ بکاتەوە. ئەدی کێ لە عێراق بڕیار دەدا؟ بەڵێ کێ لە عێراق بڕیار دەدا؟ وڵاتانی ئەقلیمی بڕیار دەدەن، بڕیاری سیاسی لە دەست سوودانی نییە، چارچیوەیەکیان لە بۆ دەستنیشان کردبوو کە لەو چارچیوەیە هاتە دەرەوە سوودانی ئیتاری تەنسیقیش پشتیان لێ کرد کە تا ئێستاش دەیەوێت خۆی کاندید بکات بۆ سەرۆکی وەزیران کە مالکی بەهێزترینیانە لە ئیتاری تەنسیقی کاندیدی ناکاتەوە لەبەر ئەوەی لەو چارچیوەیە دەرچوو سوودانی. ئەدی کێ دەبیتە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق؟ دەڵێن دەبێت کەسێک بی نێزیک بی لە ئەمریکا دوور بێ لە ئیران، بەڵام ئیتار تەنسیقیدا ممکنە کەسێکی وا لێ دەربچێ؟ نەخێر لەو بڕوایە دانیم لە عێراق کەسێک دەستنیشان بکرێت بۆ پۆستی سەرۆک وەزیران ڕەزامەندی ئەمریکای لەسەر بێت و دوور بێت لە ئێران. دەبێت مبارەکەی ئێرانیشی هەر لەسەر بێت چکە ئێران قبول ناکە. ئێران ئەژمونی بەهێزە لە عێراق 140 کیلۆمەتر لەگەڵ عێراق سنوورە لەگەڵ هەرێمی کوردستان، واتە لاوازکردنی ئێران یاخود دەرکردنی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق. ئەوە ئەمریکا نێردەی تایبەتی خۆی ناردووە لە بۆ عێراق، دەڵێ عێراق دوو بژاردەی لە پێشە یان خۆی لەم گڕوپە چەکدارانە خلاصکە تەواو هەڵوەشێنەوە یانیش ئەوە تا عێراق بەرە و لێوارێکی نادیار و ڕووخان دەڕوە. ئێمە ئەوەی ئەمە چییە؟ ئەمە پرۆپاکندەیە؟ ئەمە دروشمە؟ ئەگەر دروشم نییە ئەدی بوو لە ئەسڵ و ئەساسە ئیمە جگە لە قسە هیچ لە ئەمریکا نابینی. دروشم نییە، ئەو جارێ ئەمریکا زۆر جددیە، دەبێ ئەو فەسائلانەی کە چەکیان هەیە لە ئێران نزیکن لە مەحوەری مقاومە نزیکن دەبێت چەکەکان دابنێت، دەبێ خۆیان بگونجێنن لەگەڵ سیستەمی دیموکراسی عێراق و ئەوڕۆ لە بەردەم هەمووان 329 پەرلەمانتار سوێندیان بەوە خوارد کە عێراق وڵاتێکی فیدرالیە و دەبێت ڕێز لەو فیدرالیەتە بگیرێت و هیوادارین ئەو خولە جیاواز بێت لە خولەکانی پێشتر و ڕێز لە دەستور بگیرێت، مافەکانی هەرێمی کوردستان بدرێت بە پێی دەستور. لەبەرەوەی ئێمەی هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان داوای شتی زیاترمان نەکردێ، داوای ئیستیحقاقاتی دەستوری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کوردستانمان کردیە. خۆ جەنابتان ئاگادارن کە هەر سێ مانگجارێک یەک موچە دەنێردرێت بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. اینجا ئەو پرسیارە دەکەم دکتورە با بچین پەیامنێرمان وەربگرین دواتر ئەو پرسیارە دەکەم کە ئایا ئەم جارەش هەروە ئەمێنێ یان شتێک گۆڕانکاری بەسەردادێ ئەمە بەخواستی ئەقلیمی و ناودەوڵەتیە یانیش هەر وەکو جاران ئەو کێشمەکێشە دەمینێ. تورەمەیادا جەنابێ هەوا دزانیتن پارتیا دموکراتە کوردستان ێزیدەتر 1 ملیۆن دەنگ بدەستڤەئینا بێ هەفپەیمانی بتەنا سەرێخۆ مەزنترین پارتیا ناوە پەرلەمانی عێراقی 27 کورسیەت هەین. هەوا دیت گاڤا محەممەد شیع سوودانی بوو سەرۆک وەزیرێن عێراقی کارنامەیە خۆئینا زۆر دۆڕ و درێژ بوو. اینجا کارنامەکەی ئەوەندە جوان بوو کە باسی لێوە کرد گوتم بەخوا تەواو ئیتر کێشەمان لەگە بەغدایە هیچ نەما. مادەی 140 جێبەجێ دەکەم، موچە دەنێرم، بودجە دەنێرم، موچەی پێشمەرگە دێتە سەر سوپای عێراق، چەک و تەقەمەنی دەنێرم و هەر بڵێ نەڵێ کوتایی نایێت ئەوەندە شتی خۆشی وت. یەکێک لەمانەشی جێبەجێ نەکرد. تەماشە ئەمە ساڵی 2025 کوتایی دەهێشتا دوو موچەمان لە لای بەغدا نەدایە. اینجا ئەو کارنامە جوان و نازدارە هەموو چی لێ هات بەڕاستی؟ ئایا ئێمە هەمان شت لەم خۆڵە و لە سەرۆک وەزیرانی داهات و دووبارە دەبینینەوە یان ممکنە لە ڕێگ و ڕیشە ئەمە چارەسەر بکرێت؟ چونکە پارتی دەڵێ تەوافق تەوازن و شەراکەت، ئەگەر ئەمانە نەبێ قبوڵم نییە ئەم جارە. طبعا تەنها عقلیەتەکە هەمان عقلیەتە لەگەڵ عەرەبە شۆڤینیەکان هەر هەموو حکوومەتەکانی ڕابردوو تەنها دەموچاوەکان و جلوبەرگەکانیان گۆڕایە، هەمان ئسلوبن، هەمان عقلیەتی شۆڤینیان هەیە. بەڵام ئێمەی پارتی دموکراتی کوردستان دەبێت کارێک بکەین کە یەکریز بین لە بەغدا. دەبێت هەموو پارتە کوردیەکان لە بەغدا وەکو یەک فراکسیۆن بن، یەک بڕیار بن، خاوەن یەک دەنگ بن بۆ ئەوەی بەهێزتر بین. بەڵام ئەوڕۆکە دیتمان ئێمەی کوردەواری دەمان دەڵێن دیارە لە ئێستاوە یەک دەنگ و یەک ڕێز نین بەداخەوە زۆر ئەم پەرتەوازیە درێژە دەکێشێ بەڕای جەنابەت. ئەکیت بەدڵنیاییەوە لەبەرەوەی مەتامەعی سیاسی لایەنەکان گەورەترە لە مافەکانی هەرێمی کوردستان. بۆیە ئەو تەجروبەیە خۆم کە لە بەغدا بوومە
ئەوەی کە دژی دەسەڵاتدارانی عێراق بۆ ئەوەی کە داوای مافی هەرێمی کوردستانی کردبێت تەنها پارتی دیموکراتی کوردستانە تەنها پارتی دیموکراتی کوردستانە بۆ مطلقی دەتوانم بڵێم و سونجیشی لەسەر خۆم چکە خۆم لەناو پرۆسەکە دابوویمە بۆیە پارتی دیموکراتی کوردستان ئەو جارێک دەبێت جەخت لەسەر چەند خاڵێک بکەینەوە بۆیە داوای تەوازن و تەوافق و شەراکەمان کردی ئەگەر شەراکەی حەقیقی نەبێ با ئێمە لە بەغدا نەبین ڕاستە وجودی پارتی گەلک مهمە گرنگە لە بەغدا لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان داواکاری و دەنجی ڕاستەقینەی هەرێمی کوردستان و کوردستانیانە بۆیە دەبێت داوا بکەین موچە و بودجە یەکلایی بکرێتەوە یاری بە قوتی هاوڵاتیان نەکرێت ئەوە نە عەدالەت قبول دەکات نە قانون قبول دەکات نە مەبادی ئینسانیەت قبول دەکات و خاڵی دووەم دەبێت مەجلیسی ئیتیحاد دابمەزرێت مەجلیسی ئیتیحاد زۆر گرنگە بۆ تاکو ئێستا دانەمەزرایە بۆچی دژایەتی دەکەن یاسای هەڵبژاردن ئەگەر یاسای هەڵبژاردن سانتلیگۆ تعدیل نەکرێت ئێمە بە هەمان شێوە جاری دووەم 2 میلیۆن دەنجیش بینی ژماری کورسیەکانمان زیاد ناکات لەبەر ئەوەی قانونەکە عادل نییە قانونێکە تەنها خزمەتی چەند لایەنێک دەکات بۆ وان دوورایە جلوبەر وەکو قاتێکە بۆ ئەوان دوورایە کە بتوانن زۆرینەی کورسی بەدەست بێنن بۆیە پارتی دەبێت داوا بکات یاسای هەڵبژاردن بە زووترین کات هەموار بکرێتەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو بۆ ئەوەی ئێمە دەنجی ئەمانەتە دەنجی ملت دەنجی خەڵک ئەمانەتێکە لەسەر ئەستۆی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئێمە دەبێت کار لەسەر ئەو خاڵانە بکەین تاوەکو بتوانین هەرێمی کوردستان بەهێزتر بکەین تاوەکو بتوانین مافەکانی هاوڵاتانی هەرێمی کوردستان بەدەست بێنین بەڵێ دکتورە مەیادە نەجار ئەندامەبەریە پەرلەمانی عێراق زۆر سپاس دەکەم بە خێربەی سەرچاوان